سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش لە پۆدکاسێکی دیکەی خەڵک و خاک پێتان گەیشتینەوە. لە پۆدکاستی ڕابردوو باسمان لەسەر هەڵدانی مەسیحیەت لە نێو عیبریەکان و هەڵگەڕانەوەی با بڵێین جەلیلەکان بەسەر ئۆرشەلیمیەکان و قودسیەکانمان کرد. ئەمڕۆ دەینە سەر قۆناغێکی دیکە، گەیشتنی مەسیح بە وڵاتانی ئەوروپا بە دیاریکراوی و هێلینیەکان یان یۆنانیەکان. لەگەڵ مامۆستا محەممەد درێژە بە بابەتەکە دەدەین. مامۆستا سڵاو لێبێ. تەندروستی چۆنە؟ هیوادارم باش بی. چوونی مەسیحیەت بۆ یۆنانیەکان چۆن ئەو ئاینە گەیشت بەوان؟ پێویستی بوو؟ چی بوو؟ بێگومان پێویستی بوو. میلەتێکی ئەوە خۆ بەخۆ لە لەتلەت و ژێردەستەش کە خۆی بە زۆر زیرەک و زۆر باڵا دەست دەزانی کە ڕۆژ بە ڕۆژ تووشی عەبدایەتی بوو بۆ ئیمپێراتۆریەتی ڕۆم. ئەتو قسەیەک دەکەی و ڕاستی ژیانت پڕە لە زەلیلی و لە ژێردەستەوی. بەڵێ ئەوەت لە چی ئەوەت لە چی وردە وردە خەڵک دەستیان پێکرد، یعنی تووشی هیستریا بن بەڕاستی نەتەوەی هێلینەکان یۆنانی بێژەکان. لێرەدا جا عیبریەکانی دەرەوەی قودس گوتبان وەرگەڕانە سەر دینی مەسیحی، ئیمانیان بە مەسیحە، زەریبە دەدەینە ڕۆم، ئەوان ئیمپراتۆریان دەپەرستن، جوپیتر دەپەرستن، کەیف خۆیانە. ئێمە دینی خۆمان و ئیمانی خۆمان و ئینشاڵڵا لە ڕۆژی قیامەت دەچینە باشت. زۆر باشتی خوازی دەژە حکوم دین و کۆمۆلیەتی بۆ جۆرە بوو، ئەترازیان لەسەر هیچ نەبوو، هەر کەسە و دینی خۆی. وتمان پێویستی بوو. باش ئێستا بێنەوە بەرخەیاڵی خۆت ئەو هەموو شارەی هێلینی خۆیان بە زۆر گرنگ دەزانن کەچی ژێرەسەی ڕۆم. زاتەکی ڕۆمانی دێت تێدە پەڕێدای هەموو لەبەری دەلێرزن، هەراندا ئاوا دەبێت جێی پێدەدەن بڕێناوانم دەخەلیفن و فەلسەفە نازانن و ئێمە ڕاقیترین و ئێمە واین و واین. پیاوەکی خەڵکی دەشت فەلاح هاتووە ڕزقی خۆی بفرۆشە لە شار دوێزینێداکە لە هێلین کە تەمەشای ئەوانە دەکات و تەمەشای ڕاستەکە دەکات. ئەم لە ڕۆمانەکان دەدەلێرزن کەچی زمانیان ئەوەن دەدرێژە خۆ بە کەس نادەن. باش لە هەمان کاتوا دەکات دەبینێت کابرایەکی عیبری بە یۆنانی قسان دەکا، باسی قسەی خۆی بۆ دەکات. ئێمە باوەڕوان بە هەبوونی یەک خودایە، باشە دنیاە چۆن خەڵق بوو؟ ئەو دەڵێ کاکە ئیلاهەکە هەیە بە کون فەیەکون بە 6 ڕۆژ جیهانی خەڵق کرد. ئەو شتە مقنعترە لەو فەلسەفەی کە یۆنانی دەیان کرد. بۆ فەلاحەکی ئاسان ئەو هەموو کێشەی لە کۆڵ دەکاتەوە. فەیلسوفە یۆنانیەکان دادەنیشتن دەڵێن ئەوە مادەی ئەوە چی خاک و خۆڵ و ئاگر و ئەوردەکاری و بیرکردنەوە قوڵ و جوابی ئەوە نادات جیهان چۆن خەڵق بوو. کەسی عەقیدەی ئیبراهیمی جوابەکی بەسیط دەداتەوە. خواوەندێکی خوایەکی زۆر گەورەیە، خودای گەورە هەیە کە بە کون فەیەکون خەڵقی کردووە لە دەستویدایە و بیری لێ مەکەوە. پرسیارێک دروست دەبێت نازانم و پرسیارە لێ بکەمیاننا فەرموو. ینی با من نازانم پرسیارەکە چۆن بکەم. پرسیارەکە باید بۆ شێوەیە بکەم. دینی ئیبراهیمی وا دەکات ئینسان بیر نەکاتەوە؟ لە کۆڵ بیرکردنەوەی دەکاتەوە؟ بەو دەرەجەش نە، بەڵام جوابی کۆمەڵش دەداتەوە. ئەوەیە سەرت دەحەسێتەوە. یعنی بە تایبەتی لە مەسەڵەی دەستبوونی ژیان و جیهان و مانگ و ئاسمان و ئەستێرە و ئەوانە دەڵێ خوددا کردوێت ئیشی تو نییە. وێن باشە بۆ خەڵکی یعنی هەرکەچی زۆر گەورەیان لە کۆڵ دەبێتەوە. من دانیشم چۆن خەڵق بوو چۆن خەڵق بوو. ئێستاش مەسەڵەن زانیارەکانی فیزیا و چیمیاوانە هەر بیر لەوە دەکەنەوە. ئێستا جوابەکی وایان نەدایەوە وەنیە؟ باشە بەڵام دیندارەکە حەساوەتەوە. وەیان دانیشتەوە دەڵێ خەڵاسەوە ئەم بە ئەمری خوددا دروست بوو دیتەوە ئەو تا دەیبین. ئەوەیە ئەوە لایەنێکی زۆر گرنگە بۆ سەرکەوتنی دینە ئیبراهیمیەکان بەسەر فەلسەفەی و بیرکردنەوەی یۆنانیدا. باشە بەڵام مەسەلە هەر ئەوەندە نییە. مەسەلە ئەوەیە یۆنانی ژێردەستن دەیانەوێت تۆڕای خۆیان بەگشتی خەڵکی شار و دەشتی پێیان خۆشە سەر بەخۆ بن، دەیانێت تۆڕۆخیان لە ئیمپراتۆریەتی ڕۆم بکەنەوە چونکە بە ملیۆن عەبدی یۆنانی بردیان بۆ ئیتالیا. تەنانەت ڕۆما و هەموو ئیتالیا وای لێ هاتبوو یەک چینی سەر لەبەر لە یەخسیر بە یۆنانی قسەیان دەکرد، چینی دەسەڵاتدار بە لاتینی قسەیان دەکرد.
تنبقي بەڵێ يعني زۆر جار ژمارەی عەبدەکان لە ژمارەی ڕۆمانیەکان زیاتر بوو لەناو ڕۆمە باوەڕ دەکەی هەندە ئەوان باوە دەستبوون دەسەڵاتیان بەدەست ئەوان دەسەڵاتدار بوون بەڵام ژمارەی عەبدەکان لە ڕۆمە با بڵێن 9 ملیۆن بوو ڕۆمانیەکان 400,000 بوون باشە تێدەگی برام ئەجا زاریوا بوو کوشتاریان لە ناودەنانەوە تا کەمیان کەنەوە با بڵێن یان دایان فرۆشتن بۆ جێی دوور بە هەر حاڵوا بێنەوە سەر ئەو خاڵێک کە چۆن ئەو عەبدانە تەق وەرگەڵان باوەڕیان وازیان لە خواوەند و بیر و باوەڕە کۆناکە ئەسی ناهێنا و هەندێک دەبەمەوە بدووە کە تازە بە تازە یۆنانی فارسەکانیان لە وڵاتی خۆیان دەرکرد و ئازاد بوون بەڵێ گوتمان ئەفینە باڵا دەست بوو ماوەی 40 ساڵێک وەنیە با لەبیر تەگوتم یەکەم شتی کە کردیان لەهجەی خۆیان سەپاند بەڵێ بە لەهجەی ئەتیکی ئەتیکا ئەوە گرەیەکی دروست کرد لە ناو لەهجەکانی ئایۆلی و دۆری لەهجەی سپارتا ئایۆلی لەهجەی شمالی یۆنان سالۆنیک و ئەوانە باش دوایە کە ئەفینا بەزی بەرام لە شەڕی پیلۆپۆنیز سپارتا بزاندی گوتمان دەستیان فەلسەفە کرد سوقرات دەستی پێ کرد ئەوە پرسیارت بکات بۆ بەزین تاکەی وابین ئێمە غەڵەتین ئەجا ئەفلاتون ئەجا زینۆفۆن ئەجا کۆمەڵک زنجیرە فەیلسوف پەیدا دەبن وەنیە بزانە لە عەقڵێت لە دەرونی یۆنانی لەهجەی ئەتیکی و فەلسەفە گرەیەکی دروست کرد لە ناو شارەکانی دی و لە ناو خەڵکی گوندی شارستانەتی یۆنان ئەتو دەبێ فەیلسوف بی بە لەهجەی ئەتیکی قسام بکەی ئەگەرچی لە قۆناغێکدا فەلسەفە کفر بوو ئەوە دوایە نەخێر فەلسەفە کفر نەبوو دینی مەسیحی تحریمی کرد ئەستا پێ دەڵێن بۆ باشە ئەو ڕقەی مەبەستم سەرەتای سەر هەڵدانی فەلسەفەی لە یۆنان سوقرات پرسیاری دەکرد بۆ کوشتیان ئاخر دژی ئەتینا قسەی کرد باشە دژی شاری خۆی قسەی کرد کە کاکە ئێمە ئەتینی غەڵەتین ئۆ چۆن دەبێ نەتیجەی بیرکردنەوەی نەبوو نەتیجەی پرسیارکردنی ها پرسیارکردن و ناگوتی خەڵاس بەسە ینی ئەو درۆ ئەماتاسات لە درۆیەکدا دەژیان ئێمە گوتمان بە قووەترین زیرەکترین پێشکەوتوترین ئێوە دۆڕایم ئەفینا بردیەوە ئەفینا سەرکەوت ئێستا مە ناچاری حکمی ئەفۆن سپارتا بەڵێ وەنیە دوژمنەکانیان کە بە لەهجەیەکی دیش قسەیان دەکرد و ئەوان زۆر خەڵکی نزمیان دەزانین کەچی تەق ئەوان بوون بە حاکمی یۆنان سپارتی بوون دەرەگەی برام ئەوە گرەیەکی گەورەی دروست کرد باشە ئەوەکە نەشێوێ مەساوە خەزەتی مەسیح پەیدا بوو ئەلیەکانی دەرەوەی قودس هەمویان وازیان لە شەریعەت و لەوانە هێنا ئیمانیان هێنا بە مەسیح پاک و بێباک بژی و تەواو باشە چاکە ئەوانەش دەمان دەسەپێکە بە یۆنانی قسام کەن وازیان لە زمانی عەبری هێنا یەکجاری بوون بە یۆنانی بوون بە هێلینی لە ناو هینەکان دەژیان و وەکوان دەژیان بەڵام چیە دینەکەیان جدایە کاکە ئێوە دینەکەتان چییە هەشتانیان پێ دەگوتن خوا بە 6 ڕۆژ جیانی خەڵق کرد ئادەمی نارد ئەوجا نوح ئەوەی نوح ڕوویدا ئەوجا ئەوە پێغەمبەر هاتن ئاخیری حەزرەتی مەسیح هات هەمووی ڕزگار کردین شتێکی زۆر نەرم و خۆشە لەبەر دڵانەوە نییە بەڵام وەرە ئەتوو باوەڕ بە کابرای گوندی یۆنانی باوەڕ بە دینە کۆنەکە دینە تەقلیدیەکەی یۆنان بکات ئەوەلەن سەربەرەژێری چ خوایەک بووم ناهین دەکا خەڵکی چ شارێک ئەو هەموو وردەکاری و تەفاسیلی تااقەتی نەبووە ئەمن دەبێ سەر بۆ خەڵکی شار دروستکەم و شۆڕکەم و خواوەندی شار و پەرستگای شار بچن قوربانی بدەم ئەم نەبیکەم بە پرسیارێک چ پێداویستی و فەراغێکی بۆ ئەو فەلاحە پڕکردەوە دیری مەسیحیەت ئازادی چیدی پارە نادەمە خەڵکی شار پەرستگای شار سەربەرەژێریان نابم منەتیان لێ هەڵناگرم شۆڕشەک ڕوویدا دژ بە ئەو دووشتە گرەیەکی گەورە دروست بوو لەنا دەرونی هەموو فەلاحەکی هێلینی بەڵێ فەلسەفەی ئەثینی لەهجەی ئەثینی باوەڕ دەکەی نەما ڕقەکی گەورەیان لەوە بووە ئەو دووشتە ئەوەی بەبری داینانەوە ئەمە چەند ساڵ 400 ساڵە باوەڕمان بەو دووشتێکەوە ڕاقیترین شتە لە وجود فەلسەفەی ئەثینا و لەهجەی ئەثینا ڕقیان لێ بۆ تەنیا
تاکەشتەی لێشین بۆ ژێردەستەیی بۆ ڕۆم. کەواتە جارێکی دیکە ئەوەی جەنابەت باسی دەکەی هێنانەوە پێشچاوی ئەوەیە کە خۆ بە ئەفزەلیەت دانان و خۆ جیاکردنەوە یۆنانی کاولی وەرە باڵێ ئاری چی خەڵکی لە خۆی خەڵکەکەی خۆی لە خۆی هەڵگەڕاندەوە. ئەوەیە مەوزوع یعنی ڕۆژێک لە ڕۆژان دەستیان پێکرد ینی تەنانەت کە ئینجیلیان نووسیەوە یۆنانی زۆر بە ماستیان بوو نەهێڕن لەجێی ئەتی چی سەپێ لەجەیەکی دیکان هەڵبژات لەجەیەکە ڕزم تێکەڵەیەکە لە بینی ئایۆنی و دۆری لە جنوبی ئەستەنبۆڵ بەکاردەهات خەڵکی دۆنیا لەوێ مەجموعی کەنەسیان دانا و شتانە تەمانەوە پاش 200 ساڵ وام گرینگەوە یەکەم ئینجیل کە دەنووسرێ بەمان بەست نیان هێشت لە جێی ئەتیکی بنووسێ هەروەها هەرچی ناوی فەلسفەیە تەحریمیان کرد چیدی باسی فەلسفەم بۆ مەکەن ڕەت فعل وەکو ڕەت فعل ڕەت فعلێکی شێتانەیان کرد یعنی فکرەکە وەردەگری تێدەگەم لودبەرزی خەڵکی ئەتینا بەڵێ و لەهجەی خەڵکی ئەتینا ئەوە شێتی کردن پاڵیدان گوتیان لە ڕقێرخان ئێمە دەبینە مەسە ئەو ڕەت فعل لە درێژمەوەدا زەرەری لێ نەدان وەڵای بڵێم چی بزانە ڕێبری کە وەرگەڵانە سەر مەسیحیاتی قازان دەچی زۆریان کرد کە ئازاد بوون و بە ئاشتی دەژیان بەڵام یۆنانی حەقدیان هەبوو کە ئەو دینیان گرتە ینی باوەڕیان پێهێنا ڕەت فعل بوو گوتیان شتێک پەیداکەین یەکمان بخات دژی ڕۆمە ڕەت فعلیش نەتیجەی قەت باش نییە زۆر جوانە مادام ئەتو لە ڕقێرخان شتێکت کرد ڕق قەت خۆشی و شادی و ئاسوودەیشی ناکاتەوە زۆر وەداخەوە کە بسەن یعنی وەکو گوتمان حەزرەتی مەسیح بەرەو ئاشتی هەتا دەڵێ ئەویزی لە چی لێرە دای بڵێ فەرموو ئەلێرشم بدەوە تا ئەوەندە ئاشتی خوازم کەچی دوایە دەبینین یۆنانی کە باوەڕیان بە دینی مەسیحی هێنا هەر وەکو شێت و شوور خۆیان دەدای بەر شمشیری ڕۆمەکان و لە مەیدانەکانی ڕۆما شێر و پڵنگ و نازانچیان تێبەردەدا مشکلە نییە بەڵام شاد ئەو ئیمپراتۆر ئەسن کێشیان دروست کرد بۆ کێشەیەکی گەورەیان دروست کرد ئەلێرەدا فیلم شتیباتان زۆر دیتوە کتێبتان زۆر خوێندوەتەوە هیستریایەکیان گرت یۆنانی چۆن تۆڵەی خۆمان لە ڕۆمەکان بکەینەوە لە ڕێی یەخستنی میلەتەکەمان یەکێتی عەقیدە بسەپێنی یەکێتی زمانەوانیش لەهجە لە ڕێی سەپاندنی زمانی ئینجیل دیسان بەرەمهێنانەوەی سیفات و عەقڵیەتی یۆنانی بووە لە فۆرمەکی دیکە گۆڕین و یەخستنی عەقڵیەت و ئینتیمای یۆنانی لە سایی یەک دین و یەک لەهجە ئەوە بوو یعنی پاش چەند سەد ساڵ بوو هەر کەسە دەویست لەهجەی خۆی بسەپێنێ بە تایبەتی ئەثینا پایتەخت بووم ئاسەڵەکەم و مهمەکەم ئەو خاونەی بوو بە خەونی هۆشتر لەهجەی ئەثینی ڕۆی لەهجەیەکی دی سەپا ئۆکەی باشە لە باتی فەلسەفە و هەر کەسە سەفسەتەش هەبوو سەفسەتە چیە سۆفیزم ئیش و کاریان ئەو بە تو دانشی قسەیەک بکە ئەمیش بڵێم نەخێوانیە چی دەڵێ وایە 300 ساڵ بۆ ئەو قشتانیان دەکرد کورد ئاسا عەرەب ئاسا ئەو ئیمامەوە دەڵێ نا ئیمامەکی دیکەیان دەڵێ عەکسی ئەوە شەبۆ لە ناویان چۆن هەڵگەڕانەوەیان دژی ئەو شتانە بوو کە گوتیان کاکە مەسیحی دەسەپێنین دژ بە مناقەشات چیدی مناقەشە نەکەن بەسە مافی ڕادەر بڕین و مافی نازانتی بیبڕنەوە با یەکلابینەوە ئیسلاحەتکەین مێشکمان تەقی چی لێشین بۆەوە مناقەشە شتەخێ مەسەن دەربارەی هەر دەربارەی لەهجە یعنی تەسەوەر کە ئەوە هاتوون وازیان لە یەویان هێناوە باڕین لە میسر دەژین لەوێ شانۆگەری نووسراوە من خوێندومەوە کتێبەکە بە ناوی میسر لە سەردەمی هیلینیدا لە ئەسکەندەر بۆ کلیۆپاترا سەر ئیدریس بێڵ نەزانم لە شانۆگەریەکانیان نازان دوورم لە شانەوە ئەدەبووە بەڵام ئەو باسی ئەو مەقتەعە دەکات دەڵێت تەسەوەر کە لەوێش کێشەی لەهجەویان هەبوو شانۆگەریەکە دەڵێت چی دەڵێ گەنجێک هات هابێ لەو دەوڵەمەند بە لەهجەی ئەثینی قسەی دەکرد هەندێک ژن ڕاوەستەبوون بە لەهجەی دۆری قسەیان دەکرد تقریبا وەکو هەولێر سلەیمانییان بادی نووسۆرە شتە چیوە باشە زۆر بە لودبەرزی و پێیان دەڵێ
ئەوە چی بەو لەهجە دۆری متەخەلیفە قسان دەکەن لە میسر 300 ساڵە شەڕیان بڕاندۆتەوە شەڕی ناوەخۆی کۆن ئێستاش لەسەر لەهجە بازی بەردەوام ژنەکانی جوابی دەدەنەوە دەڵێ کاکە ئەگەر بە عەبدمان دەزانی نرخمان بدا یعنی بمان کڕە ئەو جا وەکو عەبد قسەمان لەگەڵ بکە یعنی ئەو لوت بەرزێ لە چی ئەتوو دەگەی ئەوە 300 ساڵ تێپەڕی وە 400 ساڵ باشە ئەو عەقلیان هەرماوە ئەم من بەئەتی چی قسان دەکەم لوت بەرزە باش شعبەکەش نەم نزمترە کاکە خیری بوونە مەسیحی گوتیان ئەوی ئەو فڵتە بکە ڕاست قسە دەڕن ممنوع كافرة مهمون المسيحيين بوله جقصان دكين لا زي قرتو باشا خلاص سبرسياري اويا شلون مسيحي بلو او تايره واضحه برسياركم كروتم لدريج مودا زرري لينا دانا ما بسم شي ما بسم ابو طبعا لو قناغه بيداويستي وبيويستي خلشي بابڵێ خەڵکی فەلاحی هێلینی ئەو بۆ ئیدی فەرسەفە بیرکردنەوە بۆسێ شتێکمان دەوێت مرتاحمان ئاسوو دەبین باشە بەڵام ئەو پێویستی ئەو قۆناغە بووە درێژکردنەوەی ئەو پێویستیە تاکەی خایاندی تاوڕی خایان بابڵین تاڕێنسانس تاوڕش کاک ئیمانداری مەسیحیە تا ئێستاش ئەو باوەڕی بەوەیە من بەڵام دوور و دەروونی خۆم دەحەسێنەوە بۆی کە ئیمانە بە مەسیحا باشە دڵم پاکە دەبورم دەبێ خەڵک شلێم بورن ئاینی خۆ دەزانی مەسیحی دینەکی ئاشتی خواز بەڵام سەردەمی تاخەناوەندیەکان خوێنڕێژی کردووە شتی کردووە دوورە لە ڕۆحی مەسیحەتی ڕاستەقینە ئەوە جودایە بەڵام ڕۆحەتی مەسیحی دیارە دەکرێت بڵین بۆ ئاین ئاسمانیەکان هەموو یێڕوانیە دوو دین ئاسمانەکەی دی جوولەکە و ئیسلام دینی شەرعن بەڵێ شەرعیان هەیە مەسیحی شەرعی نییە مەسیحی دوژمنی یعنی ناوێ یەک دەقی شەرعی دانێ نسحەت هەیە ئامۆژگاری هەیە باشە دەڵێ فڵان کەس وای کرد فڵان قدیس وای کرد حەزەتی مەسیح ئەوای کرد ئێمە دەبێت لاسایکەینەوە ئەوان ڕێنمای ئێمن بەڵام لە دینی مەسیحیدا نییە بڵێ ئەو هەبکە ئەدانت دەکەم بەڵێ کردویانە لە مەسەن کاڵڤنیەکان پاپایەکان لە فەڕەنسا خەڵکیان بە هەزاران کوشتۆ ئەڵچێ دوژمنی نازانچن بەڵام خۆی مەسیحیوان ناڵێ قەت یەک ئەمری تێدا نییە بڵێ فڵان کەس بکوژە نییە چۆن وایان کرد وەڵاهی لەم سێرم پێدە بەڵام مجتەمع بەبێ ئەحکام و بەبێ تەنزیمات بەڕێوە دەچێت لەگەڵ ئەوە دوایە تووشی دەبین زانانی چۆن کاکەزانم بابێنە سەر ئەوەی چۆن دینی مەسیحی لە ئەوروپا بڵاو بوو نەبە طبعا پێش مەسیحی بەشەکی زۆری لە میترایی وەرگرت میترایی دینەکە بە ئەسڵ هیندی و ئێرانیە مهر خۆشەویستی دینێک بوو لە ناو فەلاحم بڵاو بۆەوە هەر زیاتر ڕوحی مەسیحی لەوی وەرگیراوە من ڕەنجەدەم لە ژیان بەڵام خوا پاش مردنم پاداشتم دەداتەوە دەچمە بەهەشت دینی مەسیحی پاش حەزرەتی مەسیح ڕابەرانی دینی مەسیحی با بڵێن باوەڕداران زۆریان لە فەلسەفەی میترایی وەرگرت و خستیانە ناو دینەکەیان و بە یەکەم جار کە ئینجیل نووسرای ڕۆحێتەکی زۆری میترایی وەرگرت بوو 25/12 کە دەڵێ ڕۆژی لەدایکبوونی مەسیحا و ڕۆژی تایبەت بە میتراییەکان ڕۆژی خۆری نەبەز The Invincible Sun ئیلهامی لی تقریبا دەتوانێت بڵێ ئیلهامی لێ وەرد ینی ئەوەیان بزر کرد وەختی خۆی سەدامیستی نەورۆز بزرکە باسێکان نایان لێ نەعید الشەجەرە بەیان نەکرا دوای پەشەمان بوونەوە ئەترافیان پێکرد کردیانە عید نەوروز بەڵێ کردیانە عوتڵەی ڕەسمی بەڵام وەختێک ئەو هەڵەیاندا مەسیحیەکانی پاش مەسیح بە 50 ساڵ 100 ساڵ ئەو شتیان لەگەڵ دینی میترایی کرد زۆر شتیان لێ وەرگرتن مۆفەقیش بوون و بەڵام سەرکەوتوو بوون پاشماوەی دینی میترایان ڕۆژ کردەوە زایدن دینی ئەو دینێکە لە میسر باو بوو دینەکانی کۆنی خۆیان زۆر کەس دەڵێ وڵا ئەفرۆدێت ئەوە ئیزیسە ناوەڵا حەزانە بە حەزرەتی مەریەم ژنێکی جوان و پاک ئەوە ئەفرۆدێتە قسەی وە زۆرن بەفعل یعنی دین تاسی لەسەر دین دەکات بەتەوە نەتەوە بڵێ خاڵی گرنگ گەشتر ئەو گوتمان ئیتالیا
بە هەزاران و بە ملیۆن عەبدی یۆنانی چوبوونەوەی ئەوانە باوەڕیان بە دینی میسرایی هێنا بەڵێ دینەکە یارمەتی عەبد دەدات کە ژیانی عەبداتی تەحمل بکە بەڕاستی هەرەوەندە تازەوە تەحملی بکە و پێی خۆش بە لێرە دەڵێنەوە دینەکی ئەوەیە بە کوردیشە دەڵێن وەڵڵاهی کاکە هەندە شانازی پێوە مەکە ئەگەر دەزانی بیترا یعنی ئەو ئاینە ئینسانی ئازاد دروست ناکە نانا هەر تایبەتە بە بۆچی لە یۆنانی تەحملی عەزاب بکە و کە یارمەتی دەدات چۆن تەحملی عەزاب لەگەڵ واقعەکەت ڕاوەرە و بڕۆ بە خێرچی و مەسیحیاتی ئەوەی هەڵمژی هەمان شت بوو وردە ئەوجاری عەبد دێنن ڕۆمەکان یۆنانی هەم زوو زوو هەڵدەگەڕانەوە و یەک لە وڵاتانی کە کۆنترۆڵ ناکرێ شەڕەچیان لە شەڕێکدا دەبەزین مثلا 1000 عەبد 10,000 عەبد دیسان دەچوونەوە دایان بردن لە ئیتاڵیا دایان فرۆشتن ئەوانە ئەو عەبدانەی نوێ مەسیحی بوون بەڵێ عەبدەکانی کۆن میسرایی بوون باشە بەڵام هەڵبەستی دینی مەسیحی و میتۆلۆجیایەکەی و جیهان چۆن خەلق بوو ئەو حکایەتەی کون فەیەکون و 6 ڕۆژ و لە ڕۆژی شەمەدا خودای ئیسلاحاتی کرد و ئادەم ئەوجا نوح ئەوانە ئەوە زیاتر بەقوتر بوو یعنی لە فەلسەفەی میسرایی بۆیە ئالێرەدا خاڵی هەرەگرنگ دینی مەسیحی ڕێک وەک بڵێیت چۆن بەڵێن چینێکی سەر لەبەر توێژێکی سەر لەبەر لە عەبدەکانی ئیتالیا و ئیمپراتۆرەتی ڕۆم لە ماوەیەکی زۆر کەم هەر لەمی ئەو میسرایی لا دەدەن هەمووی دەبنە مەسیح هەر هەموو باشە ئەوجا لەویڕا تەشەنە دەکات بۆ بەتایبەتی ژنی ڕۆم ژن زووتر متعەسی دەبێت بەدین جاو پێشەوە بگەینەوە قۆناغەوە زۆر گرنگە ئەو زۆر گرنگە بەڵام پێشەوەی بگەینەوە قۆناغە هەرچەندە بابەتە سەرکیەکە نییە بەڵام بەشێکە لێ جوزئێکە لێ جەنابەت دەزانی بام هەر بۆ قسەی بێنمەوە فەیلسوفی ئیسرائیلی مێژووناسی ئیسرائیلی یوڤال نۆح هەراری کە ئێستا خاوەنی چەند کتێبەکە کتێبێکی هەیە بەسەر تاریخی بەشەریەت لە زۆربەی چاوپێکەوتنەکانی تەرکیز لەسەر یەک شت دەکاتەوە دەڵێ مجتەماعەکان و حەزارەتەکان یەکشت زۆر کاریگەر بۆ ئینسانەکان چیرۆک هەتا مەسەلەن با بڵێن عەهدی قەدیم لە تەوراتی شەر چیرۆکی تێدایەوە قورئان هەرە بە هەمان شێوە قسە و چیرۆک و گێڕانەوەی بەسەر ڕووداوەکانە مەسیحیەت تا چەند ئەمەی وەرگرتەوە تا چەند ئەمەی تێدا بوو هەر هەمووی وەرگرت هەروە بوو مەسیحیەت بەخۆی دەڵێ عەهد الجەدید یعنی دەڵێ ئۆتۆی عەهدی کۆن فەرمایشەکانی خوا لە تەورات بووە باشە بەڵام ئالۆز بوو ئەوانە باری خەڵکیان گران کرد تا حەزەتی مەسیح هات خۆی بە قوربانی ئێمە کرد بۆ ئەوەی لەو هەموو بارەگرانە ڕزگار بین تێمەگەی دەنادان بە هەموو قسەکانی تەورات دنێ میتۆلۆجیای حکایەتەکانی تەورات پێغەمبەرەکان ڕووداوەکان دان بە هەمووی دەنێ دەشی خوێنێت و بە خەڵکیشی یعنی خەڵکی فێر دەکات منداڵەکان فێر دەکات دووبارەی دەکاتەوە بەڵام بەچی خەتمی دەکات کۆتایی دەدەنێ ئاخر شت کتێبەکی گچکە ئینجیلێکی بەسیط دەڵێ ئاو هەموو قسانی کە بیستت کاکڵەکەی پوختەکەی ئەوەندەیە ئێمە باوەڕ بەوەندەی دەکەین ئێتراف بە ئەوانی پێشوش دەکەین بەڵام پوختەکە لێرەیە باوەڕ بە مەسیحەتی دەکەین بە ئاشتی بە نازانچی بەخۆشی دەژین جاوە لێرە پرسیارەکە ئەوە دروستەکە کە دوای بەخۆش دوتت دوای دەچینە سەری بۆ کاتە ئەو پوختەیە ڕەنگە کافی بوو بێ بەڵام بۆ ئەم سەردەمە ئێستا و پوختەیە کافیان کافینی ئەو دای باسی ئەوە دەکەین بینە سەر متەئەسیر بوون و کاریگەر بوونی ژنانی ڕۆمی بە ئاینی مەسیحیەت ئەوە چی کرد هەموو ماڵەکی ڕۆمانی لە ماڵی ئیمپراتۆرەوە هەتا جەنەڕاڵەکان هەتا ئەوەکان باشە تەبعاً ژنی هەیە منداڵی هەیە سێ چوار ئیشکەریشی هەیە یۆنانی مەسیحی یۆنانی بێژ زۆر کاتە مەسەن عەبدەکی ئەفریقیان دێنە یان عەبدەکی جەرمان یان عەبدەکی ناوچەی بولغاریا ئێستا کە یۆنانی نازانن بەڵام کە دەتبوونە عەبد لە ڕۆما و لە ئیتالیا فێر دەبوون زمانی عەبدەکان هەر هەموو یۆنانی بوو
ناچار ئەویش دەبوو بە یۆنانی بێژ کابرای ڕەش و دەبوو بە مەسیحی یعنی فکرەکە وەردەگری بە پێداویستی بوو چینی عەبدەکان هەموو مەسیحی بوون دەبوو پەنای ببرد بەبەر زمانەکە و دینەکە بوو بە دینێکی ینی بڵێ ئیمپراتۆرەکە بوو بە دوو زمان لاتینی لەسەرێ دەوڵەمەندەکان خەڵکی بازار خەڵکی محکەمە جەیش ئیمپراتۆر ئەوە هەموو بە لاتینی قسە دەکەن کەچی چینەکیش هەیە لە بنەوە هەمووی بەیۆنانیستان دەکەن و مەسیحیشە باش ئۆکەی ئەوجا ئەوانە تەسیریان لەسەر ماڵێکی ڕۆمانی جەنەڕالە دەچێتە شەڕ 2 ساڵی پێدەچێت 2 ساڵ جارێک دێتەوە ماڵێ باشنەکەشی وا لە ماڵەیە ئەوژنە لەگەڵ چێ خزمەتی دەکات عەبدە یۆنانیەکە کە مەسیحیە باشە شتێکت پێ بوون هەمووسا زۆر مشکلیە وەڵا جەعەڵ هەیە باش تصور کە دەڵێ پیاوەکەیە ڕەستم کتێبە چێ هیستری ئۆف چرچ مێژووی کەنیسا کتێبە تازدا ئەوە لە مەکتەبەی بەڕەحمەت بێ کاک زیوەر خەتاب ئەم لەوی وەرگرت 6 مانگ لەلایەن مایەوە بردمەوە بەسەر چاوم لێ پێشکەشی بینی بکەن ئەوە لێرەوە پێیان دەڵێ بەجوار خان ئەو کتێبی بدەن بە مامۆستا هەرێ وەڵام چم دەگوت باسی ئەومان کرد کە ئەو ژنە لە ماڵەیە و مێردەکە مەسەلەی تازیە ڕۆمانی ئەوەندە عسکەری مشتریمان دەکرد لە کاتی تازیە بگرێن و لە خۆدەن و ئەوشتانە گوت عیبە ئێمە پیاوین مردن هەیە و دەبێت تەحملی کەین باشە کەچی دینی شەرقی هیوایەتی لە کاتی تازیە یەکێک دەمێت گریان و لولە دڵدانەوە و ئەو شتانە مەسیحی خەبیری ئەو شتە بوو لێرەوە دینی مەسیحی گەیشتە ئافرەتی ڕۆم ئافرەتەش تەمان منداڵی دەبێ چی فێر دەکەن هەمان بەڵام قەی ناکە ئێمە ڕۆمانیم دەبێت جوپیتەر بپەرستین چکە جێیشە وردە دانی باشەکی وا دەدین ماڵی ڕۆمەکان ژن مەسیحیە مێردەکە جوپیتەر پەرستە باشە تەگەشتی تەنانەت ئاخر ئیمپراتۆری کە تەوانەوە بڵێنەوە تاکە هۆکاری بە مەسیحی بوونی ڕۆمانیەکانە بە بەڵام کتێب زۆر هۆکارێکی کاریگەر بووە یەک لە خاڵی هەرێک گرنگە باش دەگەینە ئیمپراتۆرێک دیۆکلیتیان تەوا بە ئەوەش بپرسم ئەوان جگەلەوەی کە ژنەکان کە خۆیان کاریگەر بوونا و کاریگەریانە سەر مناڵەکانیشان هەبووە و نەتیجە ڕەنگە بەشێکیشیان کاریگەریانە سەر مێردەکانیشان هەبوو بەڵێ وردەوردەوای لێ هات کە ڕۆمانی هەرچەندە زۆر حەساس بوون بەرامبەر یۆنانی دەیانگوت ئەوە دینی یۆنانیە و ڕاستیشە تەعاملیان لەگەڵ ژن چۆن بوو مامۆستا ڕۆمانی ئازاد بوون تەعاملیان لەگەڵ مێرد پیاوەکانیان لەگەڵ ژنەکانیان تەعاملیان چۆن بوو پەرفەکت وەکو ئەمریکیەک هەرێ وەڵا ڕێزیان دەگرتن ژنی ڕۆمانی ئازاد بوو تاڵادەیەکی گەلک زۆر خزمێنە نەبوو برایەکەی لێ هەڵگرێتەوە دووزر لە لێداتیان سەری ببڕێ وڵاتیان علاقەیەکم کرد حەدی ئەوە نییە ئەوە نەبوو دیارە ڕۆمانی ئەو شتیان هەبوو تقریبا وەکو ئینگلیزی ئەوڕۆ دەژیان تقریبا بزانە کەواتە ئەوەش کاریگەرتر دەبی چی ئەوەی کاریگەری ژنەکە لەسەر پیاوەکە بوو جارە ڕەنگە زیاتر سەرم بۆی فراهم بوو کاریگەری لەسەر دروست بکە باش شتێکی ئازادی خۆی دۆڕاند ئافرەتی ڕۆمانی کە بوو بەمەسیح نازم بۆ حەزیان لە عەدایەت دێ ناگەم هەرحاڵ ئەو سیفاتی ئینسانیان ژنە ئەومە لێ شتەکە مەشهورە پیاو سادیەتی تێدا بەگشتی ژن ماسۆشەتی تێدا بەگشت باش تەمان کەم زیادیش باشە دە ئیمپراتۆر دیۆکلیتیان مەشهورە کە ژن و منداڵەکانی هەموو بوونە مەسیحی بەس خۆی مابوو خەریک بوو ببێتە مەسیحی ئاخر 2 ساڵی تەمەنی ئەم ساڵی 302 مرد یان 305 هەستی کرد خۆی بۆ مەسیحەکان شلکە دەوڵەت دەڕوقی فەرمانێکی دا کوشتارێکی زۆر پیس کرا دژ بە مەسیحەکان یعنی گەورەترین کوشتار بوو لە سەردەمی ڕۆمان پاشووی دەبێتە شەڕ و شۆڕ و نازانسی ئیمپراتۆر
کۆنستانتین دێ ئەو هەمان شتی کرد بەڵام شێوەیەکی زۆر زیرەکانە مەزهەبی کاتۆلیکی پەیدا کرد کاکە دەبینە مەسیحی بەڵام زمان لاتینیە یەکەتی زمانەوانی دەوڵەت زۆر گرنگە هەروەها کەنیسە خزمەتکاری دەوڵەتە دەبێ بە فەرمانی ئیمپراتۆر بجولێتەوە ئەوەی فەرز کرد لەسەر ئەمە ئاینەکەی قبول کرد قبول بکرد ئۆکەی بەڵام بە مەرجێکی زۆر سەڵات لەسەروی ئاینەوەیە حکوومەت لەسەری ئاین ئەوە بوو کەنیسەی کاتۆلیکی دەستی پێ کرد دەیویست یۆنانیەکان دوور خاتەوە لە دەوڵەت شاری بیزەنتەی بۆکردن بە پایتەخت کاکە بڕۆنەوێ ئەوە دەوڵەتی خۆتان بەس لە کۆڵما بنەوە ئەوە بوو ینی انقلابە هەرە گەورەکەی مێژووی ئەوروپا ساڵی 320 بە تایبەتی کە یەکەم جار ڕۆژی یەکشەم و کرا بە ئۆسڵی ڕسمی دینی مەسیحی بوو بە دینی فەرمی بەڵام بە زمانی لاتینی طبعاً ئێستاش کەنیسەی کاتۆلیکی نایڵێ یەک حرف بگۆڕن لە هەڵبەتەوە شمێژێکی دوور درێژە بەڵام ئێستا تێگەشتین وەختی جوان چۆن گەیشتە ئەوروپا چەند خاڵێک زۆر تریشی هەیە بەڵام پێویست ناکە وابزانم ئێستا خاڵێکی زۆر باشت پێکات چەند شتێکی زۆر گرنگدا ماژە پێدا دەست خۆشە مامۆستا سواس بۆم پۆدکاستەش دەست خۆش بێ لە پۆدکاستەکانی داهاتوو لەسەر بابەتەکانی دیکەش شار لەو سەرخۆی بابەتی بۆمان کوردستان دەزانین درێژەی پێشەی کورتیە دەست خۆش بێت سپاس بۆ ئەوەش کە لەگەڵمان بوون تا پۆدکاستی داهاتوو خواتان لەگەڵ